سڵاو ڕێز بێەوە بینەرانی خۆشەویستی تلوزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی سێشەمە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. کۆبوونەوەی خاننشینکراوانی مخابرات لە شارەکانی کوردستان و ئێران. چالاکی ئازادیخوازانی کوردستان بۆ ئێدانەکردنی حکمی ئەعدامی وریشە مورادی. پشتیوانی ژنانی بەندکراوی زیندانی ئێڤین لە وریشە مورادی. ناڕوونی چارەنووسی مەسعود محەممەدی لە گرتوخانەی بۆکان. کۆبوونەوەی کرێکارانی شاغڵ لە پترۆشیمی ئابادان. ناڕزایەتی کادری ئۆرژانس لە شاری فەسا و بەیانیە دەیان چالاکی کرێکاری و مەدەنی بۆ پشتیوانی لە ئاهودەریایی. درێژەی هەواڵەکان. کۆبوونەوەی خاننشینکراوانی مخابرات لە شارەکانی کوردستان و ئێران. ڕۆژی دووشەممە 21 خەزەڵوەر خاننشینکراوانی مخابرات لە شارەکانی کوردستان و ئێران بۆ جارێکی دیکە لە بەردەمەوە ڕێکخراوەیە کۆبوونەوە. خاننشینکراوانی مخابرات بە وتنەوەی دروشم خوازیاری زیادکردنی حەقدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان، دابینکردنی بیمەی تەکمیلی، پێدانی مەزایە بڕاوەکان بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی هاوسان سازی حەقدەست و چاکسازی لە ژیان و مەعیشەتیان بوون. چالاکی ئازادیخوازانی کوردستان بۆ ئێدانەکردنی حکمی ئەعدامی وریشە مورادی. ڕۆژی دووشەممە 21 خەزەڵوەر ئازادیخوازانی چەند شاری کوردستان لە چەند چالاکی جیاجیادا سەپاندنی سزای سێدارەیان بەسەر وریشە مورادی بەتوندی شەرمەزار کرد. کوڕان و کچانی ئازادیخواز و بەرابەری تەڵەبی کوردستان بە بڵاوکردنەوەی تراکت لە نێو شەقام و کۆڵانەکانی شارەکاندا دژایەتی خۆیان لەگەڵ سزای سێدارە نیشاندا و خوازیاری هەڵوەشاندنەوەی حکمی ئەعدامی وریشە مورادی و پەخشان عەزیزی بوون. بەشداربووانی ئەو چالاکیانە داوایان لە خەڵکی شۆڕشکێری کوردستان کرد لە ئاست ئەو نادادپەروەریەی ڕژیم بێدەنگ نەبن و ڕێگە نەدن وریشە مورادی و پەخشان عەزیزی لە سێدارە بدات. ئازادیخوازان هەروەها هۆشداریان بە کۆماری ئیسلامیدا و ڕایان گەیاند کە ئەگەر سزای سێدارەی ئەو دوو ژنە شۆڕشکێڕە هەڵنەوەشێتەوە کاردانەوەی توندیان ئەبێت. پشتیوانی ژنانی بەندکراوی زیندانی ئێڤین لە وریشە مورادی. کۆمەڵێک لە ژنانی بەندکراوی زیندانی ئێڤین ڕۆژی یەکشەممە 20 خەزەڵوەر لە ئاست سەپاندنی سزای سێدارە بەسەر وریشە مورادی ناڕزایەتیان دەربڕی. ڕۆژی یەکشەممە قازی سەڵەواتی وریشە مورادی بە بەغی چالاکی چەکدارانە دژ بە کۆماری ئیسلامی تۆمەتبار کرد و ئەو بەندکراوە سیاسیە بە ئیعدام مەحکوم کرد. پاش بڵاوبوونەوەی ئەو هەواڵە ژنانی بەندکراوی زیندانی ئێڤین ناڕزایەتیان دەربڕی و بە وتنەوەی دروشم خوازیاری هەڵوەشاندنەوەی سزای سێدارەی پەخشان عەزیزی و وریشە مورادی بوون. ناڕوونی چارەنووسی مەسعود محەممەدی لە گرتوخانەی بۆکان. بەپێی راپۆرتی کانونی مافی مرۆڤی کوردستان، چارەنووسی هاوڵاتیکی بەندکراو خەڵکی بۆکان بە ناوی مەسعود محەممەدی پاش ڕەفاندنی لەلایەن ناوەندە ئەمنیەتیەکانەوە بە ناڕوونی ماوەتەوە. ڕۆژی چوارشەممە 16 خەزەڵوەری 1403 هەتاوی مەسعود محەممەدی شارومەندی خەڵکی گوندی گوڵی سەربەشاری بۆکان بەبێ بەڵگەی قەزایی لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار ڕاگوێزرا. لە ماوەی 6 ڕۆژی ڕابردوودا بنەماڵەی ئا هاوڵاتیە چەند جار سەردانی ناوەندی ئەمنیەتی و قەزاییەکانی ئەو شارەیان کردووە، بەڵام هیچ زانیاریەکان لەسەر هۆکاری ڕفاندن و شوێنی ڕاگیرانی دەست نەکەوتووە. کۆبوونەوەی کرێکارانی شاغڵ لە پترۆشیمی ئابادان. ڕۆژی دووشەممە 21 خەزەڵوەری 1403 هەتاوی کرێکارانی شاغڵ لە پترۆشیمی ئابادان دژ بە نەدانی داخوازیەکانیان کۆبوونەوە. بەپێی زانیاریەکان سەرەتای ساڵی 1403 کۆمەڵێک گشتی ساڵانەی پشکداران ڕایان گەیاندبوو کە پترۆشیمی ئابادان 1200 ملیار تمەن قەرزدارە و مایە پوچ بووە. ئەوە لە حاڵێکدایە کە ڕێژەی قەرزداری ئەمڕۆی ئەو پترۆشیمیە سنووری 3200 ملیار تمەنیشی تێپەڕاندووە. دۆخی خراپی پترۆشیمی ئابادان لە حاڵێکدایە کە هێشتا چەند مانگ حەقدەستی کرێکاران پەرداخ نەکراوە و بەهۆی نەدانی حەقی بێمەی کرێکارانی ئەو ناوەندە سەنعەتیە کرێکاران تووشی کێشەی دەرمانی بوون. هەروەها پێرسۆنەلی پترۆشیمی ئابادان لە بلاتەکلیفیدا ماونەتەوە و داوای ڕوونکردنەوەی چارەنووس و دۆخی پیشەییان دەکەن. ناڕزایەتی کادری ئۆرژانس لە شاری فەسا. ڕۆژی دووشەممە 21 خەزەڵوەر
کادری دەرمانی ئۆرژانس لە شاری فەسا لە ئاست نەدانی داخوازیەکانیان ناڕزایەتیان دەربڕی. لە ڕۆژانی ڕابردوودا پەرستاران و کادری دەرمانی ئۆرژانس چەند شاری ئێران بۆ ماوەی چەند ڕۆژ دەستیان لە کار کێشا و خوازیاری جێبەجێکردنی داخوازیەکانیان بوون، بەڵام بەرپرسانی ڕژیم هیچ بایەخێکیان بە کێشە و گرفتەکانیان نەدا. ڕۆژی ڕابردوو کادری دەرمانی ئۆرژانس لە شارستانی فەسا پەیوەست بە مانگرتنی کشتی کادری دەرمان بوون و داوایان کرد حەقدەستەکانیان بڕواتە سەرەوە، ئەمنیەتی پیشەییان تەزمین و کەلوپەلی پیشکەوتوو بۆ ئۆرژانس دابین بکرێت. کۆبوونەوەی کەمەندامان لە ئیسفەهان. کەمەندامانی شاری ئیسفەهان ڕۆژی دووشەممە 21 خەزەڵوەر هاوکات لەگەڵ کۆبوونەوەی کەمەندامان لە تاران لە بەردەم ڕێکخراوی بەهزیستی کۆبوونەوە. کەمەندامان لە کۆبوونەوەکەیاندا خوازیاری پێدانی یارمەتی مانگانە، زیادکردنی ڕێژێ ئەو یارمەتیە، دابینکردنی بیمەی دەرمانی و ئیمکاناتی ڕفاهی، ڕەخساندنی هەلی کار و دیاریکردنی پشکی کەمەندامان لە بودجەی ساڵی 1404 بوون. دەست لە کارکێشانەوە بە کۆمەڵی مامۆستایانی هونەرستانی قەدیری لە مەشهەد. ڕۆژی یەکشەممە 20 خەزەڵوەر مامۆستایانی هونەرستانی قەدیری مەشهەد لە ئاست نەبوونی ئیمکاناتی ڕفاهی ناڕزایەتیان دەربڕی و بە کۆمەڵ دەستیان لە کار کێشاوە. مامۆستایانی ناڕازی لە گرتە ویدیۆیەکدا خوازیاری دابینکردنی ئیمکاناتی پەروەردە و ئامیری گەرمکەرەوە بۆ وردی زستان بوون. بە وتەی معەلیمانی هونەرستانی قەدیر، ئاموزش و پەروەرشی مەشهەد لە ئاست تەندروستی قوتابیان و مامۆستایانی ئەو ناوەندە کەمتەرخەمە، بەڵام بۆ ناوەندە مەزهەبیەکان هەموو جۆرە ئیمکاناتێک دابین دەکات. بەیانیە دەیان چالاکی کرێکاری و مەدەنی بۆ پشتیوانی لە ئاهوو دەریایی. ڕۆژی دووشەممە 21 خەزەڵوەر 222 چالاکی کرێکاری مەدەنی و مافی مرۆڤ لە بەیاننامەیەکدا دەست بەسەرکرانی ئاهوو دەریایی خوێندکاری زانکۆی ئازادی تارانیان بە توندی شەرمەزار کرد و خوازیاری ئازادی بێشەرت و مەرجی بوون. واژۆکارانی ئەو بەیاننامە ڕەفاندنی ئاهوو دەریایی و گواستنەوەی بۆ نەخۆشخانەی دەنونیان بەکردەوەیکی تەرسەنۆک ناوبرد و ڕایان گەیان لە ڕژیم لەو ڕێگەوە دەیەوێت دەنگی ئازادیخوازی کۆمەلگا کەپ بکات، بەڵام سەرکەوتوو نابێت و ئەزموونی موژیش پەیمان دەڵێت کە کۆماری ئیسلامیش وەکو هەموو دیکتاتۆرەکانی دیکە دەڕۆخێت. ڕژیمی سەرکوتگەر بە پروپاگەندا، سناریۆسازی و پەروەندەسازی بە وەحشیانەترین شێوە ئازادیخوازان سەرکوت دەکات، لە حاڵێکدا شۆڕشی ژینە نیشانی داوە کە ئەو ڕژیمە جەنایەتکارە چەند لەرزۆکە و لە ڕۆخان نزیک بووەتەوە. کاردانەوەی ئاهوو خەتی سوورە بەسەر ڕەوانگەی لاساری حکوومەت بۆ سەپاندنی حیجابی ئیجباری بەسەر ژنان و کچانی کۆمەلگا کێشا و ئەو کچە ئێستا هیمای بەرخۆدان، خۆڕاگری و ئازایەتی بەرامبەر وەحشیگەری کۆماری ئیسلامیە. چالاکانی کرێکاری و مەدەنی لە کۆتایی بەیاننامەیەکەیاندا خوازیاری ئازادی ئاهوو دەریایی و هەموو بەندکراوانی سیاسی بوون و داوایان لە ئازادی خوازان کرد ئەو بەیاننامە واژۆ بکەن و دەنگی ببورن دەنگی ستەم لێکراوانی ئێران بە کۆمەلگای جیهان بگەینن. لە سێدارەدانی 11 بەندکراو لە چەند زیندانی ئێران. لە ڕۆژانی چوارشەممە و دووشەممە 16 و 21 خەزەڵوەر 11 بەندکراو لە زیندانەکانی گورگان، زاهدان، تەورێز، قەزەلحەسار، نەیشابور و یاسوج بە تۆمەتەکانی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر و کوشتنی بەیانقەست ئیعدام کراون. بەپێی راپۆرتی کانونی مافی مرۆڤی ئێران، ناسناوی یەکێک لە بەندکراوان هێشتا ئاشکرا نەکراوە، بەڵام ناوی 10 بەندکراوی لە سێدارە درا و بریتیە لە ئیرەج شەبدیز تەمەن 36 ساڵ، عەلی ئەحمەدزادە تەمەن 47 ساڵ، محەممەد نەبی پاپزهی تەمەن 28 ساڵ، کازم بابایی تەمەن 45 ساڵ، ماهرۆخ خانی تەمەن 34 ساڵ، حەمزە جەهانیان، جەواد دۆڵابی، جعفەر فەراهانی تەمەن 36 ساڵ و سامان کەریمی. دەست بەسەرکردنی 4 شارومەندی بەهایی لە شیراز. ڕۆژی یەکشەممە 20 خەزەڵوەر 4 شارومەندی بەهایی دانیشتووی شاری شیراز لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار ڕاگوێزران. بەپێی زانیاریەکان 4 شارومەندی بەهایی بە ناوەکانی وەحید مەعسوومی، ڕۆزیتا ئیسلامی، ئێلهام حەقیقەتجوو و وەحید سابت بەبێ بەڵگەی قەزایی و بە توندوتیژیەوە لەلایەن ئیدارەی ئیطلاعاتەوە دەست بەسەر و بێسەروشۆن کراون. جێگای ئاماژەیە کە ڕژیمی سەرکوتگەری ئیسلامی شەپۆلێکی نوێ سەرکوتی بەهاییەکانی دەست پێ کردووە و لە ڕۆژانی ڕابردووشدا
ناوەندە قەزایەکانی پارێزگای گیلان دەستیان بەسەر مڵک و ماڵی چەند هاوڵاتی بەهاییدا گرتووە. و دوایین هەواڵمان سەبارەتە بە بەخۆپیشاندانی هەزاران کرێکار لە وڵاتی پورتەغاڵ. ڕۆژی یەکشەممە 20 خەزەڵوەر هەزاران کرێکار و خاننشینکراوی خەڵکی پورتەغاڵ لە شاری لیسبون ڕژانە سەر شەقام و خوازیاری چوونەسەرەوە ڕێژەی حەقدەست بوون. بە وتەی یەکێتی کرێکارانی پورتەغاڵ دانوستانەکانیان لەگەڵ نوێنەرانی دەوڵەت بە ئاکام نەگەیشتووە و خۆپیشاندانی ڕۆژی یەکشەممە دوایین هشدار بە دەوڵەت و ئەگەر داخوازیەکانیان جێبەجێ نەکات مانگرتنی سەرانسەری بەڕێوە ئەبن. کرێکارانی ناڕازی خوازیاری تەزمینی ئەمنیەتی پیشەیی، زیادکردنی حەقدەست، دابینکردنی بیمەی دەرمانی و پێدانی هەزینەی مەسکەن بوون. بینەرانی ئازیز، هەواڵەکانتان پێشکەش کرا. هەر شاد و ئاسوودە بن.